ئاگاداری کۆنتترۆلی بەرگری شارستانی سلێمانی کرا بەبوونی ئاگر لە خەستەخانەی ڕۆیاڵ دەست بەجێ تیمەکانی بەرگری شارستانی لە شوێنی ڕوودا ئامادە بوون خۆشبەختانە توانیان بە شێوەیەکی زۆر خێرا ئاگرەکە کۆنتترۆلکەن هەرچی نەخۆشەکانە هەمووی هێنرانە خوارەوە بە سەلامەتی هەمویان ڕەوانەی خەستەخانەکانی کەکراون ژووری نەشتەرگەری و ئەو شوێنانەی کەش هەر هەمووی بە کاملی هاتوونەتە خوارێت زیانی ژیانیمان نییە زیانی مادی تایسا چونکە هەندێ شوێنی بەسیط ماوە لە قاتی ئەخیر کەریشی کۆنتترۆلکردنن دوای دیارە ئەم بینایە ئیشی تیابوو لە سەر واجهەکە کەریشی لە حیمکاری بوون هۆکاری ئاگرەکە گەڕێتەوە بۆ لە حیمێک کە لێرە کراوە ئێمە تیمەکانیشمان ڕاستواردەوە بەردەوام بە تایبەتی ئەو تیمێکە تیمی سیفتیە یەکێکە لیژناو بەشەکانی قایمقامەوە تیمەکانی بەرگری شارستانیش کە بەردەوام سەردانی و شوێناناکەن و چێکی لایانی سیفتی هەموو شوێناناکەنەوە و هەر شوێنێک هەر جێگێک کەمتەرخەم بێت لە جێبەجێکردنی ڕێشۆن و ڕێکاری سیفتی سزا ئەدرێت و تا مەرجەکان جێبەجێ ژمارە و نەخۆشانی کە گواستراونەوە ڕاستەخۆ بە ئیزعاف حەوت نەخۆش بووە کە هەندێکیان لە عینایە بوون خۆیان لە ناو نەخۆشخانەکە حاڵەتی کشەبە لەو دەقەدا لە نەشتەرگەریە بۆ بەڵام پزیشکانی بەرپرسی نەخۆشخانەکە ئاگاداریان کردمەوە لە کۆتایی نەشتەرگەریەکە بووە و دوو کارمەندیش کە کارمەندی ناو نەخۆشخانەکەن بەهۆی دووکەڵەکەەوە تووشی تەنگە نەفەسی بوون و ئێستا ئەتوان بڵم چارەسەری سەرەتاییان بۆ دەکرێت و بێگومان نەخۆشی تریشی تێدا بە بەڵام ئەو نەخۆشانە خۆیان باری تەندروستیان جێگیر بووە یان بە ساری تایبەتی کارمەندانی نەخۆشخانەکە یاخود خۆیان ڕۆشتونەتەوە لەبەرەوەی پێویستیان بە هیچ چارەسەر یاخود پێویستیان بە ئەمبولانس نەبووە هەموو نەخۆشمان هێنایە دەرێ نەخۆشی عملیاتمان نەبوو کارمەند و نەخۆشەکانم هەموو سەلامەتن هەر ئەوەش لای من مەبەستە بیناکەی ئەم دیومان کە ڕۆیاڵە ئیسایی زەرمەند نەبووە تەنان بەس ئەو حەریقەوە و ئاوەی کە تێچوو لەبەر حەریق بۆ بینای ئەم دیومان هیچ ئاگر نەهاتە ناوی هسه راح القسم قايل انا اشتغل بالوقت